لا حيوان نما حيوان نما هاول اما كنت مع الله سيصدم من قال شيء حيوان جرامبي بازار خوشه حيوان جرام بيوزا بازار خوشه استا جرانا حيوان هرزانه والله يقرانا لا والله هرجان بو الان لو گوشتی گشته 27 هرزانه كره جرانية وبراوة دخل كباورنا كذا جرانية بخواي جرانيا أري والله جرانية أمدني بس لقدر هاي سافي لو بياوي سيصل لقدر هذه جهاتان دسنا حول شتي جنكاتان لقاتان دي عاني بخوكات جهاتان دسن أدري قانون دا بندري بصر أو دو تساوي وركا كلا دري هرزان ملوبينا بأم بهرزان الدمي يقصى كيسوانا دري فقير گوشتی پینا کردی ويدا 27 أري والله كرت براسيتي بخويدي مدير السعاش مدير السعاش قال انا خوش يونيا بابي لقى من دانش انا خوش بي الان من بخوم جهان بوني خوش از جهان سري بيگرم والله وبالله بوني زبريا كم خدا بي عالم جهان سر ما انا سرم نامي گۆشتی ئاژەڵی بچووک واتە بەرخ تا 26,000 ڕۆیوە گۆشتی نەرمەی گۆلک 22,000. چی دەگوزارێ ئەمڕۆ لە مەیدانی ئاژەڵانی هەولێرە ڕۆژ لە دوای ڕۆژ و تا دێت زیاتر و زیاتر نرخی گۆشتی سوور ڕوو لە بەرزبوونەوە دەکات. ئەم خولەکەی کە من قسەی تێدا دەکەم نرخی 1 کیلۆ گۆشتی سوور لە بازاڕەکانی شاری هەولێر لە نێوان 25 تاوەکو 27,000 دیناردایە. اینجا ئەمڕۆ لە نێو مەیدانی ئاژەڵانی هەولێر هاتووم لەگەڵ مەردارەکان قسە بکەم و بزانم ئاخۆ هۆکاری بەرزبوونەوەی نرخی گۆشتی سوور بۆچی دەگەڕێتەوە. مەردارەکان دەدوێن و بە دوواداچوونی ورد بۆ هۆکاری بەرزی نرخی گۆشتی سوور دەکەین. لەگەڵمان بن. ماندوو نەبن. سەحەتت کووە؟ تەندروستیت؟ حیوانت هیناینە؟ بري کووە بازار کووە؟ والله بازار برجوري حيوان وەرە توش دەرچیت؟ برجوري حيوان بەگوێرە حیوانە. كاور باشا جيسي قرو باشا مر باشا کە دەرەی باشە مەقسەدت چییە؟ پارەی پارە دەکا بە چەندیە؟ والله جيسي كتا 8 نيو برختا 9 نيو 9 400 9 200 9 300 باشە لەبەر چەوە گران بووە. لسينا بكره چیلۆ گەشتە 27,000 لە بازار یەک بە شەر پێی ناکردێت. ئەو بۆ حیسابی چلو 27 بۆش حیسابی غازەکە و مەزینەکەشمان بۆ ناکەن ئێستا بازار کووە بازاری باز سعی بینێ لە خۆی بەزیاد دەڕوا ئارێ وەڵا لە خۆی بەزیاد بێ سعی بینێ یعنی ئەو ئەگە برێن سعرەکەی گران بووە لونگ و لە ئەوانەی کە مەڕ و ئەو شتانە حیوانداری دەکەن باشە بەێ سعی بینێ لە خۆی بەزیاد بێ ئەم ساڵ قافمانە چە ساڵە زەرمان بوو ئەو سارە بە قازان ئەوەسی ئەم سارەکە ئالی کەشدان لە خۆی بەزوێ پەرێ زەرزانە و پار نەهات ئەتی پارەکە تەنی ئالیک بن هەباشەمانە کردی بە 300,000 ئیستاگە لە خۆی گەنم بە 300 و بە 340 و بە 320 ئەی لە خۆی بەزی آخر ئێستا دەچێت عربانەکە پارەکە بە 250 ئیستاگە عربانەکە بە 6,000 چۆن ئارێ وەڵا ئیستا لە خۆی بەزیاد مشکلە زانسیە ئێستا خەرک دەچیتن لە قەسابانەی ناوشاری چیلوی گەشتە 27,000 دیناری گرانە من نارم فەقیرە پێی ناکردرێتن ئێستا مەزبورە پەنای دەباتە بەر مریشک و ماسی ئەو شتانە مریش گژانە مریش گران نەتوەتا وڵاویش هەرگرانە ئیستا مریشک مای لەسەر چمای مریشێکیش گرانە چی گران نییە کورە گرانیە و بەراوە دێ خەرکە باوڕ ناکەدەنە گرانیە بەخوای گرانیە ئەرێ وڵا گرانیە دەبڕۆ 100,000 ئیستا بۆ پێیاکە ئەلەو مەیدانە دێ ئەڵڵا چ بگرێتن ساری بابڵێ هەندێک مناسبی نە ئەنگو زەرمەند بن نە خەرچیش وەی لێ بێتن نەتانی بیکرێت نە ئایدی منە و نە ئایدی تۆ بازارە ئەرێ مارت مان نەبێ بازارت بازار بێ گرانە حیوان هەرزانە والله يقرانا والله هرجان بو الان والله برام هرجان برام عيبيني 200 دينار وتسعي بيني 200 دينار الحمد لله والله باشا ميدانك زوز بازارش باشا ئەوە کا هەرزانە یعنی کیلۆ گۆشتی گەشتە 27 هەرزانەوە بجيري عليك لۆ بێدان بووی چ تاسیری لێ کردی برێ والله تاثير والله عادی تسي مشكلة والله مشكلة يتني هذه والله علف هرزانة إلونا يا تخواري نایتە خوارد نا والله علف بس يا ستيا 650 صار 6,000 إيه إيه إلونا يا تخواري
لو من دليته لە بە علەفی گران بووە؟ نعرف هرزان دبي هرزان بي اري والله ئەدی چێ گرانی کردی بام بزانم والله شي قراني كرديا كابرا لا دور دين بقراين دفروشي ئاخ لە بە چ بە گرانی دێ چێ بە گرانی حیوانی خۆما کەمە حیوان لە دەرێژ دێ بەگراندی زۆری ئەو هەیە گرانی کردی ئەگەنە حیوانی خۆمە وش پێش کاکە هەم کەس مەرداری ناکات هەم کەس مەرداری ناکات لە گوندە شێستەیەک مەردارتیدا مەردارەکەش تا قولۆقە کم پیا بۆ حیوانەکە کمە کە حیوانیش کم بوو لە دەرێ دێ لە دەرێژ دێت کە دێ زۆری لە باسکاوان لێ وەردەگرنی یعنی ئەو ڕۆکیلوی بە چەندە؟ ئەو ڕوو کاورەتە 9 هەیە نور باقي دوري هەتا دەگاتە بازاری بە چەندی ڕاد والله ڕاوە دەست 20 زال سەر خۆراوە سێ خۆی زەمیری خۆ چیلو سێزاژدا سەر و پێنجدا سەر هەیە چاردا سەر زەمیری خۆی هەتا 27 ڕۆی چیلۆی گۆشتی ئەرێ والله معقولة؟ والله معقول نيها بس هو قرب سر فقيرية قرب فقير هاتوني بخوا روزاني 10,000 بخوا ئێستا کە گەشتە 27,000 كاتشي من ب 27,000 ونيا روزاني 10,000 روزاني تصدق كاكتو اي 10,000 سميدك دو كيلو طماطو دو كيلو خيار كيلو باينزان كرونديا قرباني بكادن قربانی و قوربانی دەبی گۆشتەکەی بخواتن دۆر منەکە هیچ پێی ناکردێ دەبی گەنجە چوارە دەبی سێ ڕۆژی شێ کەلو چیلۆ گۆشت دەژی ئەدی مەسرفیتکەی لە ناو مەدانی دەمێ بزانم حیوان گران بووە ڕقابە نییە ڕقابە ئێرە نا لە گومرجی ئەدی لە گومرجی کابرا خۆ بەلاش نایتەوە بەلاش دێتەوە بە چەندی دێتن لە واللهی نازانم برو گومرجی پرسیار لە گومرجی بکە لوچە هاتی مەدانی ئەوڕۆت وەڵام نەکڕ مەفرۆشم ئەکڕیوە فرۆش بەرێ بازارە کووە والله دەرەجەیەکە دەرەجەیەکە ئارێ وەڵە لە خوای بە زیاد بی کورە خوافوت کە کەس گۆشتی وا پێ ناکات وەرە کوکە و گەز گۆشت وەڵا دنیا هەم پارەیە دنیا و پارەیە ئارێ وەڵە پارە هەندی زۆرە لە خۆری زۆرترە ئارێ بەخوای کورە بابا خەرچی فەقیر وەڵا وێڕێتە بەرچێدانینە لۆخۆ چیلۆکە گۆشتی سووری پێ بکڕێ وەڵای تێ هەمووی هەیە الحەمدولله وەڵا هەن زۆرە پارە وشی ئاوێ ڕژێ چ دەیاتوو وەڵا کاور مینا بوو کاوڕەتی نابوو بەرێ هەمووت فرۆشتیە ئارێ وەڵا سبەین هێشتەمە لە بانجی نەدا بوو کارتە قاپانی بوویمە هێشتەمە لە سبەینە بانجی نەدا بوو وەڵا قەساب دەیکڕیوەنیا بەرێ لۆ بەغدایە دەڕوە لۆ بەغدای دەڕوە ئارێ لۆ بەغدایە دەڕۆ گوتیان ئەو چەند ڕۆژەی یادی عاشورا و با بڵێم چلەی ئیمام حوسێن و ئەوانە بوو بازار بڕکز بوو ئەلان خلاص بووە ئەلان خلاص بووە زامە هاتنەوە دەبن ئەلان هەوڕۆ قەسابەکەی بەغدای هەموو هاتن بردیان چیلۆت بە چەندی فرۆشت وەڵا چیلۆ بە 9 بوو هەتا 9,700 ئارێ وەڵا بە چەندی دەگاتت دەست خەرشی لە قەسابخانەی چیلۆی بە چەندی وەڵا بە 20,000 ڕاودەستی لێرە بە تۆ هەولێرە بە 20,000 ڕاودەستی بەبێ مەسرف ئارێ وەڵا کابرەش دەبێ بە 21 22 23 بداتەوە کابرا کرێ گرانە وەرە دینایتە مەدانیەوە ئەدی مادەم نازم لێ قسان دەکەێت و ئێدە خۆ کڕکە خۆیتە خۆکە چ بکرێتن باشە لەوەی سعرەکەی هەندێک مناسب بێت وەڵا سعرەوە باشە کاکە خەرشی کاکە خەرش گرانی کڕێ برا من ئەلان سەرعیم کڕێ بە 9,400 ئەدی بەچەند دەمەدا دەبەستم زۆی دەدەمێ پارێ شوانێ دەین پارێ ئاو کارەبایە دەین هەدی کو ئەو کارەبای لە چ سەرفەکەنە لە حیوان سەرفەکەن سەرفەکەن بەردەی لۆ پێکم بەردەی نانم بەردەیتە لۆ پێ کاکە سبرید نابانە بتا دیعا تەبم بەردەی لۆ پێکەی باش ئارێ وەڵا یعنی ئەوە دەبی ئەنگوش خەرجیدان لەسەرە بەرێ ئارێ وەڵا ئارێ وەڵا ئادی فەقیر چ بکە فەقیر وەرە فەقیر مریشی دەکڕی با مریشی بخۆ حەزی لە گۆشتی با مریشی بخۆ فەقیر وەڵا مریشکە هەرزان با فەقیر مریشی بخۆ یعنی گۆشتی سوور نەخوا لوت و باش بیتنە تو بیفرۆشی وەرم بخۆ دەورە مندم ناخۆم مریشی دەخۆم کەرەبابی کوردی خۆم لۆ ناخۆی ناخۆم پلاقم پێتێشن دەدانی 2 ملیۆنیان دا بێم نەمدا ئەڵێ دەدانی ئەڵە بژەم قەلی ملیۆنی نەمدا سەر بخۆی خۆی 18 سەر و تەکە ملیۆنیگان نەدا لەماندا تاکەرە گشتی بە 300 بۆ پیا بەڕێز دەگە دەراری
محمد زانك ودي نايدم نعم سيو بنجاك بري رخصة لا لا نايدم سيو بنجاك لست سبيقنا ما مستوى كاكا هون دي عنده ونمد كاكا لو انت قري ابيا بارك عازر انا اذا سارك دي بارك ما ندي وقت نبي لا 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 هم دي بس لقدر هاي صافي لو بيا سيسا لقدر هذه نايدم لا خلاص ورا خلاص سكرت ورا خارما ما عندي نبي كل صحتك كوا تندرستي باشي بخير بيفرموا سيا بازار كوا بازار عيبينيا باشا عيبينيا وسطنا بازار دريم بقوش زور جرام بوا حيوان زور جرام بوا اما حيوان يرد فروشن قشت فروش دينا ايه حيوان روتشيلي بتسنديا حيوان لانه هزار ابو كاورة انو نيوي حتى نوني ديس شلاش نزاريتا هشتوني ابو تانو ربع كم ابو باش او برز بونو تاثيري لسر خواستي هبوا نبوا طبعا كو تاثير لفقيري دكا تاثير لملتي دكا تاثيري تاثير هبوا ادي كو تاثيرين اگر ستا گوش با 15000 با كاور با عفتو هشت باشتي بو كاور استبن لو 10000 درو لو بغداد تا 10000 دكا 10000 لوان عنقو بيتان باشا كوس عليه هي نا والله دماني بدا سعر شي معدود بي حكمت هاوكاري فلاعب كا هاوكاري خلشي بكا هاوكاري سيدي دوجا خلقي بكا بعام قصابك فلاعك سعري حيوان وانا دابا زيتن والله حكمت طبعا دي برنامج شتي خويا بي اشتك بي شوازك بي هاي برنامج هاوكاري فلاعب كا لروي هم مشتشوا لروي الي شي لروي درماني لروي بيداويستي بس استا هم بدك تجارت هم تجارته ستافيا جرانا والله ما دارين حيوان جرانا شهادان دسنا حول شتي شنا كانت لقطان دي عاني بخوكات شهادان دسن شهادان دسن انا اوسع مره لما رد ساردك اسن هر ساردك از مانديا يك زوي ديني يك كاي ديني يك دبرتو يك دشواتن يك دني لنا حيوان دني لنا ريخي شهادان دسنا دشتي عاني بخوكات نمو عزت تماشاك خاري من خوا دنيا يا هذا انا يكك مري بخيو دكا يكك فلا حتي دكا يكك شتوكالي دكا يكك كرم راس ترى وني هذه انا بها مش وانا كرم راسي اتول لساعه هذا الشيء شيء كيف خدني اسرعاتي خدك خد شيء ونيا او كاميرا التي صدقه او ريكريتن هذا بسي والله سليمان تو يان قازان دك يان زرج دك لبن رتقران اتو كردستان حيواني خوي نمايا كردستان حيواني خوي نما اقل ايران لدرينه كحيوان مالك هو دريت النايت لدرينا مو يخومانا اوتا حيوان لدريدي ما بيت بريم وقت خو مرك بدا هزار دا او امنبو لكوميتي 1200 زونم لو دات اما خرك ما شارك كدو زنابي حكمه كاكا او حيوانك كلاشكان دفروش ري اقاد ليبي لو قصابان دروا 1500 زونم لو ده يك ديغو ابو درمام ده كاكا ام خلو مني لو ده زاركي ام لو يدم كاغادار بن بوندي هي كلشا انا امنت بدا زارين يبرين بدا زار ندابي كاكا حموشتك زور بي هرزانه حموشتك كم بي جرانا واحد بس دابا طماطا صندوق شكري بس ما 3000 بيسه ديونيا لا باو زوره وقت شبر شلي بيسه ناريبا كابا لو جراني لو شي زرر لو شي قازانزا او جرانو شي قازانزا جراني حيواني بابلين مروا مالات ووان والله بس مردار لي قازانزا قازانزي لو كزني ها دور مالي قازان ايه دور بيش ورا بيش قسامك عادي فخير والله فخر قري بصير دبي قري بصير دبي شو لي قوشتي بسبين زاري فخر بيدك رين نا والله بينا والله بما قش بينا اخري ايونيا سبكري باشا دي والله دبي رقابه دا مدري قائم قامي قانون دا مدري بيت ميدان زنابي معافظ زنابي الدري قانون دا بندري بصر او دو تساوي ورا كاكا لدري هرزان ملوبينا با ام بهرزان الدمي يقصا كيزوانا لا دري لا دري بزان لا شو بهرزان دي لو دي با ام اللي بهرزان بدم ولا لا دري لا هرزان ده لا سوريا بلاش ولا رح قرام اي دور كاكا برو لا سوريا شو لك اوري بتصار زاري ولا رح قرام حيوان اوصل له او بقيمه بابا حيوان نمايا نما حيوان نما اما قولي ما على صدمه قال قال شد بها انا ما في شيء حيوان ما كاكا بخيونا كان سي مثلا بخيونا كعالم كيف بخيونا كنا والله زحمتها او شيء بشاش بلي ذكري باش شيء اللي دفرشتو لا تخصابي على في رشتو كاكا
فرش عدوى على برشت زەرێ فەقیر گۆشتی پێ ناکردنی بوویتە 27 فەقیر ئەرێ وڵ كرنا براسي بخوي ديك کوی بخۆ لە چێ بینی كنا كذا خوا بس فقيني بخوي ئێنیدی لە چێ بینی 27 بە چیلو گۆشتێک ايه والله ده نافع والله هذا كراسي ما صدق الروزيتو تاكلوا له كونيا اري والله کورە بابە فەقی ناکرۆزێتەوە قەت لا تو تناقل عادي. فقير نما فقير في عيبة دروزي كنا بكذا ما، مزويدي بلا كا فقير كنا ما. خدا في عالم وغيبة لا، أبي مو زي دورة من فقير دلا فقير دورة كي من زور زور تساو سترة أيوة صار دورنا من أرزاقات إيه. والله وبالله والله دورة من ذكر ما في وزنا كان بيننا فيش من دسون بفرد أرديان ورا كده أنقوا من يتمان بخوي بس تسمعني أري والله ئەوی شێ ها أري والله هن باشا ئێستا لو مەرداری لێ هاتیەوە بزانێ پێتان خۆشە مشکیلەتان نییە بازارەکەشی خۆشە بازارك خوش انا والله باسی لەسەرە خەڵک دێ ها خارب هذيش عيبين عيبين لا والله ئەو هاوی باشە یان هەندێک دابەزیتن خەرش دابز اجنبي بزي الا بقرا لك خوش أري والله بقرا لك اي شيء ما مستعيباني بس انا دابز كذا حیوانە لا والله كعيبان ولا من نازانە أنا كابرا درس صدمة قال على مكان يقول بس اللي بيز داري اخذ سير بيز داري سير بس اللي بيز داري يصير اخي مش عبد داري مش بيز داري شو اللي بيز داري ما چێ کردی دێت سلو پێنج كو على دبا ذكري على دبا عالم دەبە هذه كو هذه كو ذكري كباب دخل على كباب يا اخوان کەبابی دەخوا هذه كو مندار لەوەی قەلبی قەیم بفەڕەچی ناو أري حیوانی بقولي دێتە. إخوة شيشك مانع على أنا كيبرا كم عمري شاز ضعف ده صار والله وبالله يا كم روجي بو بردم لنا هم الريب يا سكن بيكرتم باقي وربي قول ريخي لك بدو تساوته الأخوي بزيادي كوكو سرتاري إيه. قول ريخي لك بدو تساوته ريحي لك انا بتساوي أبو انا قاعداتهم لا حول ولا بس يا اخي هاتش بيرام وجاري كبويات يا براتي الآن من بخوم جهان بوني خوش از جهان سري بيجرم والله وبالله بوني زبريا كم خدا بي عالم جهان سر وما أنا سر مناميني باشە تو وات زلوبەرگت دەبینم خین و حیوانت کوشتەوە مەترسی ئەوەتان نییە گو ترسان نییە لەوەی کە ئەو نەخۆشیە هەموو ناوە باز دەکرێت ئەوەی باسەکردی ناوە جێب دەبرات ئەوەی دەرە نەخۆشی هێونیا ئەوەی ئەو قسەی دەکا مدیر سعاش مدیری سعای دەریاگە نەخۆشی هێونیا بابێ لەگە من دانیشەکە نەخۆشەوی هیچ وەنیا ئەوە لۆ ئەمە تەماشاکە ئەمە لەگەرەوەی نیە بازارڕەکەی خۆش بێ مەڕۆماڵات و ئەوانە بەس عادەتەن دیقەتم دایدێ کە بەحسی ئەو نەخۆشیی دەگرێت مەردار و مەدان و ئەو پێی ناخۆشە نییە هیچ لەگۆڕێ نییە نەخۆشینە عالەمی حیوان گرانە دانەوێ بازاری حیوان بشێن لێ دەین نەخۆشیە نەخۆشی نییە هیچ نەخۆشی بە مەبەست دەرێن ئەو نەخۆشیە ئەو مەبەستەکە وەکو دانەوەی بازارەکە بشێن نەخۆ عالەمی حیوان گرانە بە کەس ناشێتن تازە خواوەی کردیا حیوان هیچ نەخۆش داری مرت هەیە یان مەرمەیە باشە ئەو ساڵە رازینە لە سعری مەڕی فورش رازینە فور رازینە بازار خۆشە حیوان گرانە بەس بازار رازینە ئەو مشکلەیە کورە بازار چه رازینە وەڵا هەموو رازیە فۆقی رازینە فەقیری وەڵای لۆ فەقیر گرانە هەرزانبی کەس ناکڕی حیوان گرانبی بازار خۆشە حیوان گران بێ ئێستا بازار خۆشترە ئێستا حیوان هەرزان دەبی دەیکرێت کیلۆی مەڕی بە 4,000 و بەرگ بە 7,000 کەس نەیدەکڕی ئێستا بازار گرانیە خەرک ڕووی تێکردە ئەرێ وەڵڵا مەسەلە چیەوە لو ئەو شتەوە کێشێت چییە مەسەلا ئەوەیە خەرک حیوان بەخێو ناکە کاکۆ بەڕوخسەر حیوان کەس بەخێو ناکە عایلەکەی تو حیوان بەخێو ناکە من بەخێو ناکە دەبی فشوانی لێ بگیری مەسرەفی لێ بکەی لەمە هەندێک حیوان بە چەندی بدەی هەرزانە بەفەڵا هاو هەرزانە بەفەڵا هاتوومەتە کوشتارگەی هەولێر ئەو شوێنەی کە بەشی زۆری مەڕ و ماڵاتەکان ئەوانەی کە دەکوژرێنەوە و بەسەر بازاڕەکان دابەش دەکرێن لێرەوە سەر دەبردرێن و بە خەتمی کوشتارگەوە دابەشی سەر بازار دەکرێت. اینجا هەر لە کوشتارگەی هاوچەرخی هەولێرەوە نرخی گۆشتی سووریش بە هەموو پارچەکانی ئەو ئاژەڵانەی کە سەر دەبردرێن دیاری دەکرێت و بەسەر قەسابخانەکاندا دابش دەکرێن بۆ ئەوەی پابندی ئەم نرخانە بن. دواتریش لە ڕێگەی لیژنەکانی چاودێری بازارەوە چاودێری ئەو نرخانە دەکرێت کە لەسەر ئاژەڵەکان هەن. اینجا دەمەوێت بۆ وەرگرتنی زانیاری زیاتر و بە دوادەچوونی زیاتر لەسەر هۆکاری گرانبوونی نرخی گۆشتی سوور قسە لەگەڵ کاک هەڵمەت بکەم کە بەڕێوەبەری کوشتارگەی هاوچەرخی هەولێرە لەگەڵم بن.
هەڵبەتە گۆشتی سوور لە ماوەی چەند مانجی ڕابردوو وردە وردە دوای دەستپێکردنی ئەو شەڕەی نێوان ئەمریکا و ئیران بۆ هۆکاری داخستنی گەروی هورمز وردە وردە نرخەکان ڕووی لە بەرزبوونەوە کرد بە هۆکاری ئەوەی کە هاوردەکردنی ئاژەڵ بە ڕێژەیەکی یەکجار زۆر کەم بۆ دواتر جێبەجێکردنی ئەسیکۆدا نیزامی گومرجی نوێی عێراقی لە مەرزە نێودەوڵەتیەکانی باشوور و ناوەڕاستی عێراق دواتر لە هەرێمی کوردستان بۆ هۆکاری بەرزبوونەوەی ئەو نرخانە بەڕاستی. ئێستا نرخی کیلۆیەک گۆشت لە بازارەکان و قەسابخانەکانی نێو بازار و ئەمانە بە چەندە؟ ئێوە نرخیان بوو دیاری دەکەن یان بابەت جۆرێکی دیکە بڵێم ینی چۆن دەتوانێت ئێوە چاودێری لەسەر ئەو نرخانە بن کە گۆشتی سووری پێدەفرۆشێت؟ هەڵبەتە دانانی نرخ لەلایەن ئێمە و لێژنێکی تایبەتمەندەوە نرخەکان دیاری دەکرێتن بە گوێرەی ئاژەڵی زیندوو نرخەکەی چەند بێت ئێمە لەسەر ئەو ئەساسا نرخی گۆشت دیاری دەکەین و بە لیستێک بۆ بەڕێوەبەرایەتی چاودێری بازرگانی هەولێر و قایمقامێتی قەزای ناوەند دەنێرین ئەوان بە بەردەوامی متابعە دەکەن بڵێ بە دڵنیاییەوە لە کاتی گۆڕانکاری نرخ ئێمە دەستکاری نرخەکان دەکەین. گۆشتی ئاژەڵی بچووک واتە بەرخ تا 26,000 ڕۆیوە تا ئاخرین سار 26,000 عادەتەن ئەوەی دیکەش گۆشتی نەرمەی گۆلک 22,000.